چاوەڕوانیەکی دیکە بێجگە لەوەی کە دوژمنەکانی ئێمە داگیرکەرانی کوردستان چاو و دڵیان بە هیچ ستاتوێک یان هیچ قەوارەیەکی کوردی هەڵنەیە شتێکی بڵین لە جێی خۆی نییە. ئەوانە داگیرکەری کوردستانن، دابەشکەری کوردستانن، دژی هەموو ماف و ئازادیەکی نەتەوەی کوردن. خاڵی لاوازی ئێمە لەم بابەتەدا دووشتە، یەکیان بە ڕووکاری دەرەوەدا، یەکیان ڕووکاری ناوخۆییە. بە ڕووکاری دەرەوەدا ئێمە چونکی دەوڵەت نین، کورد چونکی دەوڵەت نییە، ناتوانێ لە مافی دەوڵەت بوون بۆ ململانیەکان و ڕوبەڕووبوونەوە ئیقلیمی و دەرەکیەکان کەڵک وەربگرێت. هەتا ئێستاش ئەکتەری سەرەکی سیاسی لە ئاستی جیهانیدا هەر دەوڵەتانن. بۆیە ئەمە خاڵێکی لاوازە، هەر بۆیە ئەلم ڕۆژەدا کە ئێمە هەموو خەمبارین، بەڵام دەبێ هەموو تاکێکی کوردیسان بیر لەوە بکاتەوە بە هەر شێوەیە کە دەبێ بگاتە دەوڵەت، بگاتە دەوڵەتێک کە بتوانێ بە ڕێگای دەوڵەت بوون و سەروەریەوە نەتەوەکەی بپارێزی. ئەوەندەی بۆ ناو خۆ دەگەڕێتەوە بەداخەوە ئێمە میلەتێکی تەبانین لەگەڵ یەک، هەتا لە خاڵێک و دوو خاڵدا تەبا دەبین، لە چەندین خاڵی گەورەدا ئێمە خەریکی ناتەبایی و ململانین لەگەڵ یەک. دەبێ ئەم کەوتنە، ئەم کارەساتەی بەسەر میلەتی ئێمە لە ڕۆژاوا هاتووە ببێتە دەرسێکی بەهێز، دەرسێکی گەورە بۆ ئەوەی تەنیا بە تەبایی دەتوانین ڕوبەرووی ئەم تەحەدیات و ئەم دەستدرێژکاریانە ببینەوە. هەرزەکەم ئەوە بڵێم ئەم ئۆکتۆبرە درێژەی هەرەمان ئۆکتۆبری 2017ەیە. لە ئۆکتۆبری 2017دا بەڵام پێیان نەکرا هەموو ئامانجەکان پێکەن. کەرکووک داگیر کرا، کەوتنە ڕێ بۆ داگیرکردنی هەولێر، شەڕی پردێ و دواتر سەحیلا و مەحموودیە ئەو ئەجەندای تێکدان، دواتر لەولا تورکیە چوو ئەفرینی داگیر کرد. ئەمە هەمووی ڕێکەوتنێ بوو، هەر ئەو کات کرا بوو بۆ ئەوەی کە ئێمە جارێکیکە بکەوینەوە. کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست چ دەستکەوتێکی بەدەستینەوە جارێکیکە لێی بستێنرێتەوە. بەڵام ئێستاش کۆتایی مێژوو نییە. نەتەوەی ئێمە چەندین سەدەیە 500 ساڵە بەرامبەر ئەم دەستدرێژکاری و تاوانکاری و تێکۆشانی لە ناوبردنمان ڕوبەڕوو بووەتەوە. ئێمە نەتەوەیەکی لە نێوان چەند سێ شارستانیەتی دەور و پشتماندا فارس و عەرەب و تورک، بەڵام نەیانتوانی بمانتوێننەوە. ئەمە کۆتایی مێژوو نییە. ئێمە بەردەوامین لەسەر پێین، خەبات دەکەین، بە کۆڵیش نادەین. بابەتی ڕۆژاوە شێشتا نەبڕاوەتەوە. بابەتی ڕۆژاوە ڕاستە بڕێک گۆڕانکاری ڕوویداوە، داگیرکەری ڕوویداوە، ڕێککەوتن خەریکە دەکرێت لەگەڵ دمێشق، بەڵام ئەی ناوەندە سیاسیەکانی جیهان کە ئێستا پێوەی سەرگەرمن، ئەی مەسەلەی بەڕێوەبردننی ئەو ڕێککەوتنانە ئایا دەگاتە شوێنی خۆی؟ من قەناعەتم وایە خوێنی 11,000 شەهید و 30,000 بریندار لە ڕۆژاوای کوردستان و بوونی میلەتێک لەوێ وا بە ئاسانی بۆ تورکیە و بۆ غێرە تورکیە قود ناچی.